لەگەڵ بەردەوامی هێرشەکان بۆ ئازادکردنی مووسڵ ئاوارە کریستیانەکان دەستیان کردووە بە گەڕانەوە بۆ شارۆچکەی قەرەقوش و گەڕاونەتەوە ناو ئەو وێرانکاریانەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە پاش خۆیان جیانێشتووە. سڵێوە ئابا تەمەن 75 ساڵ مامۆستای خانەنشینە لەگەڵ خێزانەکەیدا گەڕاوەتەوە و سەردانی ئەو کڵێسایی کردووە کە بە درێژایی تەمەنی نوێژ و نزای تیادا کردووە. بەشێکی بەرچاوی ئەم کڵێسایە سووتێنراوە و وێران بووە. ئەمە بێلەوەی زۆرێک لەو کەرەستە و کەلوپەلانەی ئەم خێزانە هەیان بووە تاڵان کراون. کریستیانە ئاشوریەکان کە بە زمانی ئارامیک دەدوێن واتە ئەو زمانەی حەزرەتی ئەیسا و یاوەرانی پێی دەدوان پێشتر کەمایەتێکی بەرچاو بوون لە عێراقدا، بەڵام لەم چەند ساڵەی ڕابردوودا ژمارەیان بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە بەهۆی ئەو جیاوازیکاریەی بەرامبەریان دەکرا و زۆربەیان کۆچیان کردووە.